بەڵێ سۆڤان لایەنەکانی سووریا و بەتایبەت ڕۆژاوای کوردستان لێرە وەرشێکی تایبەتیان هەیە لەسەر ئامادەکردنەوەی دەستوری سووریا چۆن شۆنی دەبێەوە چۆن مافی کوردی تێدا پارێزراو دەبێت کۆمەڵێک داواکاری کوردانی ڕۆژاوی کوردستانە کە پێویستە وەکو ماف لە دەستوردا لە دەستوری نوێی سووریادا ئاماژەی پێ بکرێەوە ئەو مافانە بە کۆمەڵک شێواز ئەلبەتە وەرشەی ئەمڕۆ هەم لایەنە پەیوەندیدارەکان لەو بوارە کە شارەزان لە ڕووی دەستورەوە هەم لایەنەکانی ڕۆژاوش بەشدارن تێیدا من گفتوگویەک دەکەم لەگەڵ چنار حەسەن کە لە وەرشەکە بەشدارەگەر بیت هێرە ئوستاز ئەگەر بپرسم ئامانجی وەرشەکە چییە؟ ئامانجی وەرشەکە ئەو وەرشانە بەردەوامن یعنی لە مێژدە بەردەوامن لە وەختی دەستپێکردنی پرۆسەی نویساندنی دەستوری سووریا و ئاواکردنی کۆمیتێک بۆ نویساندن دەستوری سووریا ئەو وەرشانە بەردەوامن لەگەڵ موسسەی بەرچاو یعنی ئەوانە پێک تێژ بۆ چارەسەریکی یعنی مەسەلا دستورە سووری و مەسەلا حەقی کوردی ئێگە کوردی ڕۆژاوا کوردی سووریا تێدا وەرێ چەسپاندن یعنی دستورە سووریەدا ئەو وەرشانە گەلێکی پێویستنش بۆ هەموو مؤسساتی کوردی جواکە سڤیل ئەو ji bo gengeşekê li ser vê wedayê yani li ser vê prosahan bikin prosa nivîsandina destûreke nû ji bo Sûriya pêşeroj. Yani mafê Kurdan li Rojava çi divê dêwa? Ew bê çi mav bû ew deste ber bi li destûra? Mafê Kurdan li Sûriya ê ku werî çespandin di destûra Sûrî anû de خویان لەگۆر هەموو مەواسیقین دووەلی ئێگۆ تێنە خویاکردنش بۆ مافین مڵەتە ماف کورد وەک مڵەتێکی لەسەر عەردا خۆ ژیان دەکەن لەسەر ئاخە خۆ ژیان دەکەن لە سووریا وەک نەتەوەکە دووە د سووریەدا ئەوانە دەبێ وەرن چەسپاندن ئەو مافیهان د سووریا پێشەڕۆژدا طبعا لەگەل هەموو پێکهاتێ دی سووریا کە چه عەرەب بن چه خریستیان بن چه ئاشور بن هەموو نەتەوە و ئاین سووریادا لەگەل وان بە ڕێکەفتنەکێ بۆ نویساندنا دستورێک نوژ بۆ سووریا پێشەڕۆژ دستورەکە مافی هەموو نەتەوە هەموو یعنی ئاینە وانە تێدە چەسپاندی بێ لەگۆر مەواسیقین دووەلی و مافی مرۆڤە دەکەم کاکچنار ینی سۆڤان هەم کوردان هەم لایەنەکانی دیکەش دەیانوێ دەستورێک بێ کە مافی ئەوانی تێدا پارێزراو بێ و بتوانن وەکو نەتەوەیەک مافیان هەبێت لە سووریادا وەکو لایەنێکی دووەم نەبن زائیدەن لەگەڵەوەشدا یعنی زمان و کللتوری کوردی پارێزراو بێت لەم دەستورەدا و بتوانن بە ئازادی خۆیان خاوەن نەتەوە و ناسنامەی خۆیان بن. بەڵێ زۆر سپاس دەکەین لەگەڵ مامبووی دڕێناس عەلی لە هەولێرەوە.